ئازاد ستونە جڤاکا کەسایەتی ڕۆژنامەڤان و سیاسەتمەداران بەداخوایانیان تێشەرمەزارکردن. و ژمارە پیر و کاڵن بتنێ دژین لە هەرێمên باکوور و ڕۆژهەڵاتە سووریا ji ber ku zarokên wan penaberbûne zêde dibin. دەم باش بخێر هاتن بەرنامەیەک دییا کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. Ahenga şevîdiya Komaleya Peyamnêrên Koşka Spîk û şeva tinaza û pêkenînaya li ser astê bilendê siyasetvan û rojnamevanan jî ev sal hinekî ciddî bû bi taybetî jî zimanê rêzgirtinê dema ku Serok Joe Biden rolê wan rojnamevanên Amerîkiyên girtî li welatên توتالیتار li seranserî cîhanê berçav kirî. Serok Biden got em li virin ji bo ku peyamî arasteyî welatan û cîhanê jî bikin ku çapemeniya azad stûne belku ew stûna civaka azada ne dijmine. Biden behsê rewşa xeraba Ivan Gershkovich peyamnêrê Wall Street Journal rojnameya Amerîkî kirî ku 29 meha sê adarê li Rûsya bi tometa sîxuriyê hatibû girtin. Rapirsiyên cuda cuda jî diyar dikin ku dengderên Amerîkî bi demokratan ve hez nakin Joe Biden serokê nihayê Amerîka ji bo hilbijartinên sala 2024 xwe kandîd bike û sedemê sereke jî emrî wî ye. Digel hindê jî çi nîşanînin ku kandîdekê diyê demokrat li hember wî derkeve. Ji ber çî dengê Amerîka vê şirovekirinê dike. سەرۆک جۆ بایدن دەیەوێت خولێکی دی سەرۆکاتی بەدەست بهێنێتەوە سەر ڕایەوەی ڕاپرسەکان لە بەختی ئەو نییە و نیگەرانیەکانی دەنگدەرانیش بۆ ئەوەی بۆ سەرۆکاتی خۆی هەڵبژێرێتەوە. ئەو زۆر پیرە بۆ ئەوەی خۆی بۆ سەرۆکایەتی هەڵبژێرێ. مەبەستم ئەوەیە تۆ زۆر پیریت دانیشە ئارام بە و خۆت خانە نشین بکە. ڕاپرسیەکان دەریەخەن لە سەدا هەفتای ئەمریکیەکان دەڵێن نابێت بایدن جارێکی دی خۆی کاندید بکاتەوە. لە نێویاندا لە سەدا 51 دیموکراتەکانە زیاتر لە نیوەی بەشداربووانیش مەسەلەی تەمەن وەک هۆکارێک باسەکەن. من ڕێزیان لێ دەگرم کە بە قۆڵیەوە لێی دەڕوانن هەروەها خۆشم بە قۆڵیەوە لێی دەڕوانم بە قۆڵیش لێ بڕوانی بەر لەوەی خۆم کاندید بکەمەوە هەست بە باشی دەکەم و هیوادارم. بایدن گرە و لەسەر ئەوە دەکات کە دەنگدەران زیاتر سەرنجیان لەسەر ئەوە دەبێت کە چی کردووە لە سەردەمی پەتاکە و ڕەخساندنی هەری کار و دەستکەوتەکانی یاسادانان. بەهۆی ئەوەی هیچ ڕکابەرێکی ڕژدی دیموکراتەکان نییە نزیکە لە سەرکەوتن بۆ کاندیدکردنەوەی لە نێو پارتەکەیدا. بۆچی دیموکراتەکان پێیان باشە کە بایدن باشترین بەربژێری ئەوانە لەبەر ئەوەی وەک پاڵێوراوێکی چەپ شیانی ئەوەیە کە ئەمریکیەکان دەنگی پێ بدەن بە تایبەتی لەو ویلایەتانەی بێلایەنن وەک ویسکانسن و ئەریزۆنا و جۆرجیا و پەنسیلڤانیا کە ڕەنگە براوەی هەڵبژاردنی 2024 ئەو ویلایەتانە دیاری بکەن. لەو باوەڕیەدان هەندێک شتی باشی هەیە زاڵ بێ بەسەر پاڵێوراوی کۆماریەکاندا لە کاتێکدا ئەگەر پاڵێوراوەکان دانالد ترامپی 76 ساڵان بێت کە ڕوبەڕووی سزای تاوان کراوەتەوە. یان کەسێکی وەک فەرمانڕەوای فلۆریدای تەمەن 44 ساڵ ڕۆندی ساندرز. کۆماریەکان ئەوەندە بەلای ڕاستەوەی داڕۆشتون زەحمەتە کەسێکی میانڕاو لە هەڵبژاردننی سەرەتایی کۆماریەکاندا سەر بکەوێت. دەبێت بانگەواز بۆ ڕاستڕەوترین و پۆپولەستترین دیدەکانی ناوحیزبەکە بکەن تاوەکو کاندیدکردنەکە بەدەست بێنن. بەڵام ئەوە مۆدێلێکی شیاو نییە کە بتوانێت هەڵبژاردننی داهاتوو بباتەوە. بەڵام هەڵبژاردن 18 مانگی ماوە تا ئەو کاتە زۆر شت دەکرێت ڕوو بدەن. لەوانە ئەوەی ڕەنگە گەورەترین ترسی دیموکراتەکان بێت نەخۆشی بایدن وا بکات لاواز دەرکەوێت. کۆماریەکان هەرزوو دەستیان بە هێرشەکانیان کردووە داهاتوێک نیشانەدەن بەدەست لاوازترین سەرۆک کە وڵاتێک هەیبوو بێت گەڕێکی دی سەرۆکایەتیش سەرەکەوێتەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی پاچی ویدا کوسوارە لە واشنگتنەوە. ئەگەر تەمەن نیگەرانی یەکەمی دیموکراتان بێتن بەرامبەر کاندیدکردنی سەرۆک بایدن بۆ کاندیدێکی تر بەهێزی دیموکراتەکان تا ئێستا دیار نەبووە. داوای وەڵام و شیکردنەوە لە دەکتەر کرمانج گوندی پرۆفسۆر لە بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی تێنسی ستەیت دەکەن. دکتۆر کرمانج بەیانی باشی وادارم باش بیت یانی ئێمە راپۆرتەکەمان بینی زۆر زۆر سپاس دوو خاڵیتیە یەک تەمەنی سەرۆک ئەوی دیکەش بۆ کاندیدێکی تر نەبێ
باسی خاڵی ئەوە بکەین دووەم بکەین بۆ تا ئێستا کاندیدێکی بەهێز دیار نەبووە لەگەڵ بایدنە چێبەرچی بکاتن بۆ ئەوەی ببێ کاندیدی دیموکراتەکان هۆیەکە چییە؟ بۆ خۆی بە جۆرەی ترادیسیۆنی هەر حیزبە کە لە سەرای سپی بیتن ئەگە تێرمی یەکەمی سەرۆک بیتن ئەو حیزبە هەمان کەس هەما سەرۆک جارێکی دیکە بۆ تێرمی دووەم کاندید دەکاتەوە شتێکی ترادیسیۆن بوو هەمیشە لایەن هەردوو حیزبی کۆماری و دیموکراتیک ڕەچاو کرایە بەڵام ئەوە پێشی ئەندامانی دیموکراتیک یا کۆماری نەگرتیە کە ویستە بێتیان خۆیان کاندید بکەن بە هەمان شێوەژ ئەو جارش کوڕە گەورەکەی رابرت کەنەدی جونیرە ئەگەر خەتا نەکەم خۆی کاندید کردیە و خانمی مێریان ویلیامسن کە چالاکێکی مافەکانی مرۆڤ و سیاسێکی محەنەک و نووسەری بەڵام ئەمانە تا ڕادەیەک ینی ناودار نین لە ناو حتا لە ناو دیموکراتەکاندا چی دەڵێ جەناب چی دەڵێ خۆ ناودار ئەگەر ئەوانەی خۆیان کاندید دەکەن بە شێوەیەکی گشتی هەمویان ناودار نینە بەڵام جۆری خۆنیشاندانیان لە ئانی دبیتەکان و لەو کاتانەی کە دەچنە ناو خەڵک و ئەو بەرنامەیەی کە هەیەە قسەی لێوە بکەن لەگەر خەڵک ئیتر ئەگە شتێکی بەرچاویان هەبی دەکەونە بەرچاوی میلەت وەکی دیکە ئەگەر لە بیرمامی کەس بیل کلنتنی نەدەناس بەڵام کات لە هەر زۆر زوو کەتە بەرچاو و بەردەوام لە پێشکەوتندا بوو بووە دوو تێرمی سەرۆکایەتی تەواو کرد بە سەرکەوتووی. دکتۆر ئێمە ڤیدیۆکانی دۆناڵد ترامپ دەبینین لە دادگا دەمانویست باسی ئەوە بکەین کاتە چەندێک ئەم دادگان بە تایبەتیش هەفتەی ڕابردوو کە خانمێک دیسا تاوانباری سەرۆکی پێشووی کردووە دۆناڵد ترامپ کە پێی دەڵێ دەستدرێژی کردووە لەسەری ئەمانە تا چەندێک ئەبن بەهۆی ئەوەی کە یەک ترامپ شانسی ئەوەندەی بەهێزی نەبێ بەرامبەر بە فەرمانڕەوای یان فەرمانداری فلۆریدا دوو ئەمانە بەگشتی خەڵکی ئەمریکا ببێ بەهۆی ئەوەی کە خەڵکی ئەمریکا دەنگی پێ نەدەن. لایەنی ئەخلاقی و کابرایە پێم وایە لە مێژووی سەرۆکایەتی ئەمریکای بێ ئەخلاقترین سەرۆک بوو بیتن. ئەو خانمەی ئاماژەت پێکرد جین کەرۆڵ چەند ڕۆژێک لەوە پێش لە نیویۆرک لە دادگای بوو و بە درێژی باسی چلۆنایەتی تەجاوزکردنی دانەڵد ترامپی کرد کە تەجاوزی بە و دەستدرێژی سێکسی کردیتە سەری. دیسان خانمەکی دیکەش هەیە کێرن مەکدوگڵ ئەویش هینی پلەیبۆیە ئەویش داستانێکی هەیە گوایە پەیوەندی سێکسی هەبووە لەگەڵ دانەڵد ترامپی. دکتۆر ئەمە قازانجی دیموکراتەکانە ئەم هەموو شتە هەر کاندیدێک بەیان کەسی تر بێ جودا لەوانەش کاگە دەخیڵ هەر کاندیدکردنەوەی دانەڵد ترامپ لە بەرژەوەندی دیموکراتەکانە بە تایبەتیش لە بەرژەوەندی بایدنە بایدن ئەگەر تەنها هۆکارێک هەبیتن بۆ بایدن تێرمی دووەم بەدەست بینیتەوە جودا لەوەی لە تەمەن کە ئاماژەتان پێفەرموو مەسەلەی کاندید بوونەوەی دانەڵد ترامپە چونکە دانەڵد ترامپ جاری یەکەم کە دەرنەچوو لەو ماوەیەی ئەو 2 ساڵەی ڕابردووش کۆمەڵێک شتی نێنی کە نەزانرا بوو خەڵک لەبارەی دانەڵد ترامپ ئاگدار کرانەوە زۆر شتی نوێیان کەوتە بەرچاو. دانەڵد ترامپ ممکن نییە دانەڵد ترامپ بباتەوە بەڵام ئەگەر لە بەرامبەر دانەڵد ترامپ کاندیدێکی بەهێزی کۆماریەکان هەبیتن و بتوانێتن لە پرایمەریەکان سەر بکەویتن و ببیتە کاندیدی کۆماریەکان ئەمن پێم وایە پرێزیدنت بایدن وەزەی باش نەبیتن لە ئایندا. بە تایبەتیش ڕاوەرگرتنەکان دەڵێن کە لە زیاتر لە 170 ئەمریکیەکان دژی ئەوەن کە بایدن کاندید ببێ و لەوانەش خۆی دیموکراتەکان بەڵێ فەرموو تشتێک هەیە بایدن لەسەر ئاستی ناوخۆی ئەمریکای کارگەلێکی باشی کردیە
لە بواری سیاسەتی خارجی باوەڕ دەکەم سیاسەتی سەرکەوتوو نەبووە بە تایبەتی لەگەڵ سعودیە ئەو گرفتەی کە دروستی کرد هیچ پێویست نەبوو بەو جۆرەی لە ئەفغانستانی هاتە دەرێ و ئەو دەرگیریە ئێستاکانە لە ئۆکرانیای دەرگیر بووە بەو ڕکەبەرایەتی ئێستاکانێ لەگە چینێ دروست بووە. ئەمریکا لە حالەتێکی زۆر بەهێزدانیە لەسەر ئاستی جیهانم پێم وایە ئەگەر وا بڕواتن لە چەند ساڵی ئایندا نێزیک لە ئایندەکی نێزیک چین هێرش بکاتە سە تایوانێ و بیگەڕێ بیکاتەوە بەشێک لە چینێ. لەو حالەتە پێم وانییە بایدن بتانێتن بکاردانەوەیشی وای هەبیتن کە کارێگەر بیتن لە بەرامبەر چینێ. دکتۆر کرماش خاڵە گرنگی خاڵە بەهێزەکەی بایدن سیاسەتی دەرەوە بوو چونکە هەمومان لە هەڵبژاردنەکانی یەکەمە هەمومان دەمانگوت کە بایدن شارەزایەکی زۆری هەیە لە هەموو شوێنێکی دنیاە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە ئەفغانستان لەگەڵ ئەوروپا لە چین لەگەڵ وڵاتانی ناتۆ ئەوان هەموو ینی خاڵی بەهێزی بایدن بوو کەچی ئێستا جەنابەت پێم دەڵێ کە هەندێک تا ڕادەیەک بەعکسەوە بووە لە خلاری 4 ساڵی لە خلاری 2 ساڵی تەنیا سەرکەوتنێک لەسەر ئاستی سیاسەتی خارجی بایدن بەدەستی هینابی توانی جارێکی دیکە نەیتۆ ببوژێنیتەوە ئەو یەکێتی ناو نەیتۆ کە لە سەردەمی دانەڵد ترامپ شێوێنرا بوو ئەو جارێکی دیکە درستی بکاتەوە دەنا لەسەر سیاسەتی خارجی وی بە تایبەتیش کاکێ دەخیل ئەو پێکاتەی بریکس کە لە بینی بەرازیل و رووسیا و هیندستان و چین و ساوت کۆریا ساوت ئافریکای باشوورەیە ئەوانە لە ماوەیەکی لە ئایندەیەکی نزیک سیستەمی بانکی خۆیان دەبیتن کە سیستەمی بانکی خۆیان دەبیتن ئەوانە لە بەهای دۆلار دێتە خوارێ دۆلار ئەو جارێکی دیکە ئەو پێگەی نامینێتن کە دراوی بازاری جیهانی بیتن. لەو حاڵەتە ئەو ڕووداوە کە ڕوودەداتن بە حتمی ڕوودەداتن کار دەکاتە سەر نفوزی سیاسی ئەمریکاش لە سەر ئاستی جیهانێ بە تایبەتی لە وڵاتانی ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوین و ئەمریکای باشوورێ. ئەوانە هەمووی هۆکارن کە لە ئایندا یعنی نەک هۆکارن ئەوانە هەموو کارگەلێکن کە بایدن ڕوبەڕوویان دەبیتەوە بڕواژ ناکەم لە مەکانەیەکی ئاهابیتن بتوانێتن ئەو هەیمەنەتی ئەمریکایە لەسەر ئاستی جیهانی بتوانی بپارێزێت. لەسەر ئاستی ناوخۆیە بینیمان کە دەستپێکردنی ڕاگەیاندنی بە فەرمی کەمپێنی بایدن لە هەفتەی ڕابردووە بە هێرشکردنە بوو لەسەر دۆنالد ترامپ و بە تایبەتیش تونند و تیژیەکەی پشتیوانانی ترامپ لەسەر کۆنگرسا. یعنی ئەمە ستراتیژیەکەی خۆی دەبێ ئیبایدن دەبێ لە کەمپێندا و ئەگەر هاتوو ترامپ کاندیدی کۆماریان نەبوو ستراتیژیەکەی چی دەبێ لەسەر چ وەکوبڕی گرە و دەکاتن بۆ ئەوەی بباتەوە؟ ئەو کاتە لەوانەیە زیاتر تەرکیز بکاتە سەر ئەو کارانەی کە لە ئەمریکای کردیتی لەوانە ئەو ئاکتی بنیادنانەوەی ژێرخانی ئەمریکای کۆمەڵێک پرۆگرامی باشی کردیە بەخشینی قەردی تەلەبەکانە بەڵام هێشتا جێبەجێ نەبوونە دکتۆر ئەمە لاوازیەکی لەوەدا هێشتا نەیتوانن جێبەجێ بکاتن. ئەوانە کۆمەڵێک بەرنامە بووینە با ئەوانێک ئەوەی کە لە 2 ساڵی ڕابردوو زۆر شتی جێبەجێ پاکێجی ئابوووریەکەی بەڵام مەبەستم ئەوەیە قەرزی خوێندکاران قەردی خۆتکاران کۆماریەکان گرفتیان لە بۆ دروستکردی لەوە ڕاست دەفەرمووی بەڵام دیسانی جارێکی دیکە بەرنامەکەی هاوێشتۆتەوە سەر لەوە بڕوانە لە احتیمالە لەوە جەناب ڕاز دەکەی لەوانەیە سەرکەوتن بەدەست نەیەنی بە تایبەتی کە ئێستا جواکی نوێنەران لە ژێر کۆنتترۆلی کۆماریەکانە ئەوە گرفتی لە بۆ دروست دەکاتن. داکتەر کرمانج گوندی پرۆفسۆر لە بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی تەنەسیستی زۆر سوپاس. سەرسەرێ من کاکێ دەخی هەر ساغبی. دۆزێکی یاسایی یان قانونی کە لە سەرانسەری ئەمریکا بە شێوەیەکی بەرفراوان چاودێری دەکرا لەسەر چوێنێتی ڕۆمالکردنی تۆمەتە درۆکانی دۆنالد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا سەبارەت بە ساختەکاری لە هەڵبژاردنەکانی ساڵی 2020دا بووە هۆی ئەوەی تۆڕی میدیای فاکس نیوز کە ئەو
هەواڵانە بەڵاوی دەکرد بە بڕی 787.5 ملیۆن دۆلار دۆزەکە یەکلایی بکاتەوە بە قازانجی کەمپانیەکی ئامری هەژمارکردنی دەنگەکان. بڕی 787.5 ملیۆن دلار ئەو بڕەپارەیە کە فاکس نیوز لە ڕێکەوتنێکی یەکلایکردنەوەدا لەگەڵ کۆمپانیای دۆمینین ڤۆتینگ سیستمدا لەم مانگەدا ڕەزامەندی دەربڕیوە وە قەرەبوو بیدات بە کۆمپانیاکە ئاماژەی بەوەش کردووە ئەو تۆڕە میدیایە زانیاری ناڕاستی لەسەر ئامێرەکانی دەنگدان بڵاو کردوێتەوە و پێشنیاری کردووە کۆمپانیای دۆمینیۆن یارمەتی ساختەکاریەکانی هەڵبژاردنەکانی ساڵی 2020 داوە بۆ سەرکەوتنی جۆ بایدن بەسەر دۆناڵد ترامپدا. فاکس دانی بەوەدا ناوە کە دروی لەبارەی دۆمینۆنەوە کردووە کە زیانێکی زۆری بە کۆمپانیاکەم و کارمەندەکان و ئەو کڕیارانە گەیاندووە کە ئێمە خزمەتیان نەکەین. سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ چەندین جار ڕایگەیاندووە هەڵبژاردننی ساڵی 2020 لێزەوت کراوە سەرڕای ئەوەی هیچ بەڵگەیەکی نەخستە ڕوو بۆ پشتگیریکردنی ئەو ئیدعایانە. پارێزەرەکانی وتیان ئامێرەکانی دەنگدانی دۆمینیۆن یارمەتی ئەو هەوڵەیان داوە ئەو ئیدعانی کە فاکس نیوز ڕێگەی داوە چەندین جار لە پەخشدا دووبارە کراونەتەوە. قسە لەسەر هەندێک هێڵی گەورەیە لە ژمارەی دەنگدانەکاندا لە نیوە شەودا کە دوای ئەوەی گوایە ژماردنیان وەستاندووە بەڕێوبەرانی دەمێنیان چوونەتە ژوورەوە و دەستکاری دەنگەکانیان کردووە و سیستمەکەیان گۆڕیوە. لەسەر وەختی یەکلایکردنەوەکەدا فاکس نیوز خۆی لە شایەت حاڵی ڕۆژنامەنووسەکانی خۆی بەدوورگرت دوای ئەوەی پشکنەرانی یاسایی ئاشکرایان کرد کە کورتەنامەکانیان دەری خستووە هەرچەندە بە شێوەیەکی تایبەت گومانیان لە ئیدعاکانی ترامپ هەبووە بەڵام بە ئاشکرا وایان نەکردووە. لە بەیاننامەکەی دوای یەکلایکردنەوەکەدا فاکس نیوز دەڵێت ئێمەدان بە بڕیارەکانی دادگادا دەنین کە هەندێک ئیدعا سەبارەت بە دۆمینیۆن بە درۆ دەزانن. و هیوادارین بڕیارەکەمان بۆ یەکلایکردنەوە ڕێگە بە وڵاتەکە بدات لەم پرسانەدا بەرەو پێشەوە بچێت. یەکلایکردنەوەکی وەها گەورە لە دۆسێکی ناوزڕاندندا وا لە دەستگا میدیای و هەواڵەکانی ئەمریکا دەکات زیاتر لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت سەبارەت بە ڕاستی و دروستی ڕاپۆرتەکانیان. ڕاستە ئەمە پەیامێک دەنێرێت بۆ میدیاکانی تر کە بەرپرسیار بن لەگەڵ ئەو کەسانی کە دەیخەنە سەر پەخش و پشکنی ئەو ڕاستیانەش بکەن کە پەخشیان دەکەن یان بڵاویانەکەنەوە. ئەوانی دیکەش بە دوای ئاماژەیەکدا دەگەڕێن کە ڕۆژنامەگەری ئەمریکی بەرەو کۆ دەڕوات دەیانەوێت بزانن چی بەسەر یەشێک لەو تۆڕۆک میدیانەدا دێت کە زۆرترین بینەری هەیە. تاکەر کارلسن کە چەند ڕۆژێک دوای یەکلایکردنەوە لە کۆمپانیاکە جیابەوە نەفاکس و نەکارلسن باسی ئەویان نەکردووە بۆچی ڕۆشتووە. هەروە کارلسنیش ئاماژەی بەوە نەکردووە کە ئایا پلانی هەیە چی بکات لە داهاتوودا. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی لۆرێل بۆمان دەنگی ئەمریکا واشنگتن. ولی ویلاتە تەکساس زەلامەکی چەکدار کەتە ماڵە جیرانی خوا تەقە کرد و 5 کەس دماڵێدا کوشتن ئێک ژوانە زارۆکێکی 8 ساڵی بوو کار بەدەستان دوی شەمبوویە گوت بەری ڕوویدانێ وی چەکداری دباغی ماڵە خوادا تەقە دکرد و دەما جیرانی ویژێ خواستی و لەوێ شەوێ تەقەیە خۆ ڕاوستینە وی ئێریش کرە سەروێ ماڵێ. گریک کاپرز ڕێڤەبەری پۆلیسین سان جاسینتۆ لە جێ ڕوودانی گۆتە ڕۆژنامەوانەک و کاربەدەست هێشتا لە فرانسیسکۆ ئۆریپیزای یەتەمەند 39 ساڵی دەگەڕێن پشتی وی تەقە بە شەوێ لە باژاری کلیڤلاند ئێ باکووری هیوستن کری. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پارتیا چەپ یا کەسێک جارە یەکەمە بەشداری هەڵبژاتنین تورکیا دەبە بەردەفکە vê partiyê ji dengê Amerîka re ragihand ku ew li ser mîratên hîzeka mezin hatiye damezrandin û ji ber dozagirtina HDP ew wê bi HDP re beşdarî van hilbijatinên ev sala bibe. Eyûb Demîr peyamê dengê Amerîka ji Ankarê ev raport hinartiye. Partiya Dahatuya Çep û Keskan ango bi Kurdî Partiya Çep ya Kesk di 25 Sermawezê 2012 da hate damezrandin. Ev partî wek hevgirêka Kongreya Demokratîk ya Gelan bû. Berî hilbijartinê demadoza girtina HDP'yê kete rojevê, HDP jî biryar da
ku bi navê Partiya Çep ya Kesk têkeve hilbijartinê. Partiya Çep ya Kesk eva cara yekeme dikeve hilbijartinê. Hevberdevka vê partiyê Çîdem Kılıçgün Uçar li ser pirsgirêka Kurd êrişên ser Partiya wan û geşedanên dawî ji dengê Amerîkayê re qise kir. Yeşil Sol Parti evet seçimlere ilk defa giriyor ama biz Partiya Çep ya Kesk evcara yekeme beşdar hilbijartinê dibe. Lê em hevgirê Partiya Demokratîk ya Gelan û Kongreya Demokratîk ya Gelanin. Ji ber girtina HDP ana em ê pêk ve beşdar hilbijartinê bibin. Arastî partiya me li ser mîratê demokrasiya ava bûye û tekoşînekî bêhempa dide. Li ber vê jî em gelek bihêzin. HDP di hilbijartina heftê Hezîranê 2015 da 8 parlamenter derxist bû. Di vê hilbijartinê da Partiya Çep ya Kesk gelo çend parlamenter kiriye armanc. En az 100 vekil dedik. Bunun da hani mücadelesini yürütüyoruz. Em divê hilbijartinê de dibêjin herî kêm sed parlamenter û em divî alî jî tekoşînê didin. Di pêşiya me de bendav çêkirin. Lê me ev hemû bendav teqand. Lê îro em him di armanca xwe de û him jî di armanca civaka Tirkiyeyê bûn dengekî sereke. Bi hêzekî mezin em ê beşdarî parlamentoyê bibin. Pêvajiya çareserî li Tirkiye rewşeka taybet çêkiribû. Uçar gava li ser vê pêvajiyê disekine radigîne ku pirsgirêka Kurd li Tirkiye pirsgirêka herî sereke ye. İlk adım Türkiye'de Kürt sorunun varlığını kabul etmek. Armanca me yekem ev ku em hebûna pirsgirêka Kurd li Tirkiye bidin pejirandin. Li Tirkiye heger rastseqîna Kurd rast neyê pênasê kirin, pêkan nîne ku tiştek pêş bikeve. Di dema AKP'de pêvajoya çareseriyê hate destpêkirin. Lê ev yek dîsa ji aliya AKP ve hate qelebandin. Desilatiyê got me ev yek kiriye cemedankê. Lê me ev pêvajo hergav li qadin heştê adarê û newrozan da anî ziman. Em di kolanan de dibînin gel daxwaza pêvajoya çareseriyê dike. Partiya Çep ya Kesk ragihand ku ew ê hilbijartinê da piştgirî bidin Kemal Kılıçdaroğlu. Dekolînvan İbrahim Uslu vê piştgiriyê erênî dibîne û amace dike ku ev yek wê destê opozisyonê bêtir qeyîm bike. HDP zaten kendi ittifakını kurdu. Güçlü bir ittifak yani %13. HDP bi navê Hevkariya Ker û Azadiyê ittifaqeka mezin çêkir. Ku ana jî ser navê Partiya Çep ya Kesk beşdarê hilbijartinê dibe. Bi dîtbar eşkerekirin û piştgirî didin Kemal Kılıçdaroğlu. Bi ya min ev geşedaneke girîng e û opozisyonê bêtir bihêz dike. Li Tirkiye dengdanên çardehê Gulanê li gorî hilbijartinên din bêtir girîng tê diyar kirin. İttifaka Kedû Azadiyê bi taybet jî hevgirê vê îtifaqê Partiya Çep ya Kesk armanc kiriye ku bi hêzeka mezin here parlamentoyê û di çareseriya pirsgirêkan da bibe hêzeka girîng. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. نهاجی پامێرە دەنگی ئەمریکا لە دیاربەکر ئامەدێ خەلیجان فارقین بە مەڕێژ بۆ ئاگەهین پێتر لەسەر وێ ئۆپراسیۆنا کو لە ڕۆژا سێشەم بابووری دەست پێکری پێترژێ 148 کەسان تێدا هاتینە دەستە سەرکردن و کاربەدەستانژی ژمارەکە وان ji باجارên کوردان jî birina lêkolînê li Enkerê doh jî li navendê Enkerê jî 19 kesî dî hatine desteserkirin. Xecê dem baş yanî peyamên dawî li ser wê operasyona girtinî çi ne? Belê dem baş daxîl wekî ku te jî dest nîşan kir. Nava heftekî de îro jî eslê xwe da em dikarin bêjin ku bi pêleka nû ya operasyonê gelek siyasetvan hatin girtin. Navenda jî Stenbol bû li wê derê dîsa li 15 bajaran ez karin bêjim ku bi dehan hevgirên ittifaka Kedû Demokrasiyê wekî Partiya Sosyalîstên bin dest komeleyên ciwanên sosyalîst gelek rêveberê wan hatin desteserkirin. Di nav wan de sê berbijarên Partiya Çepa Kesk jî hene Stenbol, Eskişehir û İzmîrê ew jî îro hatine desteserkirin. Yani di nav hefteyekî de em dikarin bêjin bû pêla sêyemîn a serdegirtin û operasyonan li dijî endam û rêveberên HDP û Partiya Çepa Kesk her wisa gelek rojnamevan û ewqat wekî ku te jî dest nîşan kir hêjî ew operasyona yekemîn a 25 Nîsanê de didome herî dawî ez xwarim behsa reqamê wan bikim û zanin yani li 21 bajaran 216 kes heqê wan de biryara desteserkirinê hatiye dayîn alî dozgeriya Amedê de lê 145 kes hatbûn desteser
سرکردن 51 کسی به توان اندامتی رخصنا ترور هاتن گرتن که نمانده 3 حب اوقات 4 حبجی روزنامه‌وان هنه و همیشه لسر ifade شاهدک نپن ندعست خدایان شاهدک که بیا اطرافکار لسر 216 کسا ifade دایه گوتیه که اجی دناو رخصنا هدفی دام جید گرته و ازانم تکلیوان کسا به ریو به ترور هیچ نوسا ایروجی وسا دیسا دو کل انقره دست بکر لپازه باجرانشی بله الو بله اللي اتو بس انقره دیکی و بهمان دیسا روزنامه‌وان هنه بله فرمي نه و هیچی ندیاره جبر کو دو سرس به دست بکر حتی ایرو ابریارا نپن سره هی ابقاچی نزانن ناورکا دو هیچی لته تخمین کنن که وجودی سا اپراسیون که جدای سر تروریه روزنامه‌وان دیسا نابامان دهنه گلک سیاست فان ده هنه اصل خود ناف همیشه هی اشکره نبونه جبر کو ابقات هم خوجه هی باش جهاینین جبر بریارا نپن و ایروجی دیسا دست بکر استانبول گلک باشران ایوان سیاست فان هم دوزگری استانبول در ifade آن و رگرتن اوج حتی صبح جبر کو 24 ساعت ابقاش نزانن آگاهی نکارم مثل سر دوسیه وان مخابن امتکارم بجن کو یعنی بریا وهل بجارتنه پیل به پیل هر روز یعنی سر سیاست فن سر هدف اتفاق هدف اسکارم بجن کو بله و کاریگری خراب سروان هبه تایبز جی نامزدن هدبی و اتفاق هدبی پیرا المسألة هالبجاتنا دا ودنقدان وان يعني ناتكو تيقول لكم هرما بس أفا قلت نوان أفاكو ده هالبجاتنا دا يعني دنقانين بله ایرو ناونده هدف ناونده روبری هدف داخلین یک تا سروی کی داخل براستیجی وان وکی دربه کا هالبجارتنه بناف کنن زانن بریا دمکی وزیر کار نفخوی ترکیه سلیمان سویلو گفت بو که تی خواستن دربه کا سیاسی د چارده گلانی دال هم بر حکومت ورکرن هدف جی گوتنامی اشارت کربو گفت بو که اویج دربه کا هالبجارتنه السر هدف و هفگرین هدف پیل دبر داجید اصل خدا اسکان بجم که کومرا نتویج ملیش رحنت کنج برکو بدنگی که روی ملیدا جهیه او بالدن سر او اپراسیون سر کایوم ادگوتن یعنی اویا وندنگی خو ناکن لی وقتی کو وندنگ ناکن امازند به حتی خواستن کو شارداری استانبول جدست سر بکن یعنی اسکان بجم رحنه کی دوی علی دا جهیه حتی نه دنگ جوی علی نه تی سربان اپراسیون جبرکو باورد کم اوجید ترسن وزان دو اردوغان ازمیرجی گوت مبسا اتفاق ملی او اهم صلاحیت دمرتاش برده همجی ربر PKK عبدالله öcalan برده یعنی پچکی سر مثلا تروریزه کردن کریمینالیزه کردن بان سیاسی پیامین سیاسی تداین لی اوج بالی دکشین سر کو دبیجن امر هیوینه یعنی واب سالا یا 7 ساله کل سر رکنه که سیاسی هی سر هدف امر هیوی بندواریا ویتش تبونش خو لی ایرو چیدم اولوچ اوچار لامده بو وجه پیامک ویرنگی دا گو اوچ خاص سر مورن ام بتکوشنه کمازن ده بجاتنه دا بسر بکوین پیامین سرکپنجی ددن دوی چارچوبه دا البته دیار هطار راده کی هیوینی نکو کس نه تینگتن لویدمی ان بری هالبجاتنا بین بردان خجان فارقین پیامین دنگی امریکا لآمد بالمرة بقول کی سپاس بله کمال کرجدار اوگلو رکابری رجب طیب اردوغان سروکی استای ترکیه له هالبجاتنکانی مانجی دهاتو دا روبروی تابوی چی سیاسی لترکیه بوا اویش بدان پیدانانی اندامبونی مذهبی علوی بدری جاهی صدان سالی ام گروپا بوت آمانجی جاکاری و جیاوازی و تندو تیجیش اما ناوروکی راپورتی که پیامری دنگ امریکا دوریان جانس لأستانبول ناردویتی İlk oyunu verecek. Videoya kanalakay CHP Parti le YouTube Kemal Kılıçdaroğlu kandil bo sero komari Türkiye boya kamcat legal dengderan penası aynakay xoy wak Alevi dexata barçaw am jola dan pedanana le siyaseti Türkiye da degmana lekatek da Alevi kan sadan sala le wulata rubaruy cakari و پراوس خستنبونتەوە لێکدانەوەیەکی جیاواز بۆ ئیسلام لە چاوتێگەیشتنی سونەکانەوە شێوازی نوێژ و نزایەن لێکدانەوە و فەلسەفەشیان جیاوازە تونندڕەوە سونەکان وەهای دەبینن کە ئەوە دەستکاریکردنی ئاینەکەیە لە تورکیادا عەلەویەکان چەندین جار بوونەتە قوربانی توندوتیژی تایەفی هەر لە ساڵی 1983دا خەڵکیشی ئاینی ئوتێلێکیان سووتان کە میوانداری فیستیڤالێکی ڕۆشنبیری عەلەویەکانی کردبوو کە تێیدا 37 کەسیش کوژان
توندوتیژیەکان تا ئەم ڕۆژ لە هەمبەریان بەردەوامە ئەم هاوڵاتیە عەلەویە کە بەرپرسی تارتاڵ جەمەفیە لە ئەستەمبول ساڵی پا لەلایەن کۆمەڵەیەکی تایفی هێرشی کرایە سەر ئەو پێشوازی لەو ڤیدۆیی کەماڵ کلیژدۆ دەکات ئەم ڤیدۆی ئاسوودەیەکی زۆری بۆ کۆمەڵگەکە ناوە لایانی کەم گەیشتوتە و ئاستەی خەڵک بتوانێت بە ئاشکرا باسی عەلەوی بوونی خۆی بکات دەمانەوێت مناڵەکانمان سەلامت بن و یەکسان بن لەگەڵ مناڵەکانی دیکەدا لەلایەکی دیکەشەوە کلیژدۆ ئۆغڵو لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی هێرشی کراوەتە سەر تۆمەتباری ئەکەن بە دابەشکردنی وڵاتەکە لە سەردەمی بانگەشەم هەڵبژاردنەش ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیای ئێستا زۆر جار هێرشی لابەلا دەکاتە سەر ناسنامەی ڕکابەرەکەی کە عەلەویە لە کاتێکدا تاوەکو ئێستا ناسنامەی ئاینی کلیژدۆ ئۆغڵو لە نێو زۆرێک لە دەنگدەران وەکو بربەستێک لی دەڕوانن لەگەڵ ئەوەشدا کە ئەو سەرۆکی هاوپەیمانیەکەکە لەگەڵ حیزبە ئاینی و نەتەوەیەکاندا هەندێک لە چاودێران پێیان وایە کۆمەلگای تورکی لە بەردەم گۆڕانکاریدایە شتێکی زۆر گرنگ بوو بۆ وڵاتەکە بەڵام بۆ ئێستانە بڕوانە پێکاتەی هاوپەیمانی میلەت ئیتفاق کە ئیسلامی و نەتەوەی و عیلمانی و سوننە و عەلەوی هەمووی پێکەون بەڕای من لە چاو ساڵانی ڕابردوو ئێستا ئەوە گرنگ نییە وا لە ڤیدۆکە دەڕوانێت کە ئەمە قومارکردنێکی سیاسی بێت بەڵام هەر ڤیدۆکە یوتیوب زیاتر لە 100 ملیۆن تەماشاکەری بووە تو ئەگەلیکی بدەیتەوە ئەو هەموو جیاوازیی ڕوبەڕووی ئەلەویەکان بۆتەوە بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ و گوێرانەیە هەڵبژاردنەکان تا دێ نزیکترە بێتەوە هێشتا ڕوون نییە قومارەکەی کلیژدۆر ئۆغڵو بەرهەمەکەی دەستێتەوە بەڵام هەندێک لە چاودێران دەڵێن بردنەوە یان دۆڕاندن بەکردەوە دیمەنی سیاسی لە وڵاتەکەدا گۆڕاوە یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی دۆرین جۆنز لە ئەستەمبولەوە دجوینەکە گرسەیدا لە ئەستەمبولی هەفسەرۆکە پارتیا دموکراتە گەلان هەدەپێ داخواز ji دەنگدەران کرد هەتا دەنگی خوا بدن کەمال کلیژدار ئۆگلۆ ڕکابەرێ سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەڵبژاردنین چاردەی گولانی پارتی سەرەکی لە ئەنگری کوردی تورکیا و هاوپەیمانە چەپەکانی ڕۆژی هەینی داوایان لە دەنگدەران کرد لە هەڵبژاردنەکانی چواردەی مانگی پێنجدا پشتیوانی ڕکابەری سەرەکی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بکەن ئەم ڕاگەیاندنە یەکێک لە گەورەترین قەوارەی دەنگدەرەکانی تورکیای هەیە دەخاتە پاڵ کەمال کلیژدار ئۆغڵۆ کاندیدی ئۆپۆزیسیۆن و زیاتر ڕێگای ئەردۆغان بۆ دەیەی سێهەمی حکومڕانی ئاڵۆزتر دەکات هەمووان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان دوو دەنگ دەدەن دوو دەنگ یەکەمیان دەنگی ئێمەیە بۆ پەرلەمان دەنگی ئێمەیە بۆ پارتی چەپی سەوزی هاوڕیانی عازیزم دەنگی دووهەمیش دەنگی ئێمەیە بۆ کەمال کلیژدار ئۆغڵۆ کە جێگەی ڕەجەب تەیب ئەردۆغان دەگرێتەوە پارتی دیموکراتی گەلان هەدەپە سێم گەورەترین پارتە لە پەرلەمانی تورکیادا مانگی ڕابردوو بڕیاریدا کاندیدێکی بۆ سەرۆکایەتی تورکیا نەبێت پاشان بە توندی ئاماژەیدا کە پشتگیری لە کلیژدار ئۆغڵۆ دەکات بەبێ ئەوەی بە فەرمی پشتگیری لە کاندیدبوونی بکات بەڵام هاوسەرۆکی پارتەکە و هاوپەیمانەتی هەڵبژاردننی چەپ هەینی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە داوایان لە دەنگدەران کرد لە دەوری ئەو کاندیدە کۆ ببنەوە کە ئەگەری زۆرە لە ئەردۆغان بباتەوە هەدەپە و هاوپەیمانەکانی لە بەیاننامەیەکدا ڕایانگەیان لەم هەڵبژاردنە مێژوویەدا داوا لەگەلی تورکیا دەکەین لە هەڵبژاردننی پەرلەمانی تورکیادا دەنگ بە هاوپەیمانی کرێکار و ئازادی بدەن و لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا دەنگ بە کەمال کلیژدار ئۆغڵۆ بدەن متهەد سانجار هاوڕێبەری هەدەپە دەنگدانی داهاتووی بە گرنگترین دەنگدان لە مێژووی تورکیادا ناوبرد لە لێدوانێکیدا بۆ پێگەی هەواڵی سۆسکۆ وتی هەر بۆیە بڕیارمانداوە پشتگیری لە کلیژدار ئۆغڵۆ بکەین هەدەپە لە هەڵبژاردنە نیشتیمانەکانی ڕابردوودا زیاتر لە سەدادەی دەنگەکانی بەدەستهێناوە نوێنەرایەتی پێگاتێک دەکات کە نزیکەی 1 لەسەر 5 دانیشتوانی تورکیا پێک دەهێنێت جارێکی دیکە ڕای دەگەێنم یەک دەنگ بە چەپی سەوز و یەک دەنگ بۆ کەمال کلیژدار ئۆغڵۆ و هاوڕێ عازیزەکانم دەدەین بەرنامە هەفترەنگ بەرنامە کوونەری یا بەشی کوردی لە دەنگی ئەمریکایی ئەز لوقمان ئەحمەد هەردوو هەفتی جارێکی وت بم گەڕێکی ناو ئەختی چاند و هونەرا ڕەنگین بمەرەنە بەشار ئەسەد سەرۆکی سووریا دوشەمبێ لە شامێ دیگە لە ژای جوون پشتیوانیۆری تایبەتی چینی لە ڕۆژهەڵاتە ناوین
جڤیا چین پشتەوانە سەرەکەیە حکومەتە ئەسەد بوو لە ساڵên بۆری و دەسەڵاتە ڤیتۆیê لە ئەنجومەنê ئاسایشê نەتەوەیەکی گرتی بەکارهێنایە بۆ ڕێگرتنی لە ڕەشنویسên هەر بڕیارەکە دژی شامê ئەسەد پەسنە ناوبەریە چینێژیدا دەڕێکەتنە نێڤەرە عەرەبستانە سعودی و ئیرانیدا ئەسەد گوت ژی وێ ڕێکەتنê دê کاریگەریە ئەرێنی هەبە لەسەر سەقامگیری و ئەولەهیە ڕۆژهەڵاتە ناوین. هەر لە سووریە دەمێنن و درێژەهیە شەڕên نێفخۆییدا لە سووریێ بە سەدان هەزار جوانên کورد کوژبەری ئەوروپا بوونە لە شووناوان لە وڵات دێ و باڤێن وان یین تەمەن مەزن بتەناخوا مانە پەیامبەری دەنگی ئەمریکا لە قامشلۆزانە عومەر دەبێژە ژمارە وان پیر و کالên ku li wê derê mane û bi serê xwe dijîn li gelkê bilind bûye. Ne tenê xemên derbideriyê bandor li jiyana wan kiriye, lê tenahiyê jî jiyana wan dijwartir kiriye. Silêman Zilfo, bavê Munîr û hevjîna wî piştî derbideriya wan ji gundê Cantemirê Serê Kaniyê niha bi tena serê xwe li gundewarê Hesekê dijîn. Xwedê em di wî gundî de yanî da 15 mal bûn. Em gişema teqrîben mervê hebûn yanî hustê hebûn. û dieyîşîn bi hev re yanî. Na zarok berî min çû, zarok berî min çû. Zarok çûbûn ez tenê mabûm. Di encama şerên navxweyî li Sûriyê de bi hezara ciwan koçberî Ewropayê bûne. Dê û bavê wan yên pîr bi tenê mane. Ev yek jî bûye sedema pirsgirêkeke civakî gotê de temenmezin bi tenê dimînin û êşê dikişînin. Rewşa melvê derê yanî wek mesela ereba lego min teyî derbekê de. Rewşa me tune kes tune xizmetekê ne ava marî seqetin û nexweşin. Xwedê kesek tune taseka bide. Diyardeya temenmezinin bi tenê li tevahî herêmên Kurdên Sûriyê belav bûye. Bêdengiyeke derbarê wê de heye. Li gorî civaknasan bandorên neyînî yên vê diyardeyê ser civakê jî hene. Rêveberiya xweser gerek çareserîkê ji bibînî ji ber got rastî jî ke yanî hejmar ev kesê got tenê di hundirê malê diwanê gelekî mezin e wek dibêje kefalê sihiyê çê bibe, îjtimaiye çê bibe ji bo ev yanî li xwedî derketin li van dê û bavê golşûna zarên xemane li herêmê. Amarên berbidest derbarê hejmara temenmezinên gotenê mane tune ne. Lê li gorî hejmara koçberên Kurd li Ewropayê diyar dibe got hejmara pîrên gotenê mane li welat bi hezaran e. Hêviya dê û bavê Munîr ew e got careke din vegerin mala xwe û zarokên xwe li dor xwe bibînin. Zana Umer dengê Amerîka, gundewarê Hesekê. Ji bo em sirincê danin ser rewş û derdê van pîrokalên ku di Sûriya de yan gelek cihindî de dimînin dema ku zarokên wan ji ber şer û خراbiya jiyanê rû dikin welatên dîm taybet jî Ewropa em hinekê sirincê bêxin ser jiyana wan niha birêz Yusuf Ehmed civaknas ji Amûdê bi me reyakekî Yusuf gelkî spas ji bo demê we me raport dît yanî mixabin helbete ne bi tenê li Sûriya yan li Bakurê Rojhilatê Sûriya gelek welatên dî cihên dî dema şertê de çê dibin xor derdikevin pîrokal dimînin yanî ew pirsgirêkên civakî ku raportê behs kiriye gelkin çine ji encamê ku ew pîrokal bi tenê dimînin دوێ هەرێمیدا. سپاس کەکۆ مەرحەبا سپاس دکم ئالیێ پەنابەریێ لێت نانۆک بڕیارێک هەر کەس لە حاڵێ خۆ شخوار دەگرێ ئەم نکارم بێ شاش یانا جوان چوون هەنێک ژێ ji ber rewşa aborî çûn hinek jê çûn belkî gefil ser wan hebûn ji alîna bi dû xwedê dê û bav hêştin berê pêşî me got yek ji maliyê her derkeve alîkariya malê bike ne tişkî şaş e îro me rûdina rewş bi piranî xor çûn ciwan çûn ji ber vê yekê em bê yek ji wan li vir be li cem ixtiyara wê baş be aliyê maddî baş îcabî çûn lê aliyê derûnî aliyê civakî ew te'de li van ixtiyara hat dixwazim bêjim dema yardene merût bîne
دما دفني امي بيجن ودفر برانياوي امي بمسلمان لي هن دما دفني مروح حاضر دبيجيب وي افايا انه تدي مسلمان دبي يكي محرم يكي جمرفي جنا وفات وي بير درباس بغوري جارناتنا تبينا دبي ام خورت الورق شوي بداي كامي خالتي كامي بير درباس تعداد زور لوان كساتي براسي ابي قبتنا خد مين مثلا درونی کی دکاره علی کاری وان بکام زانی یعنی یک دما خوشتویه کی هر کسی دور بکه و حتی بخوشی به نخوشی جی نباشه نخوشه یعنی کس یعنی کشین درونی جرا چه دبین بیریا کسو کاری خود دکاوی کسی دکا یعنی کی دکاره علی کاری وان کسا بکه کو مثلا توشین یعنی راستی نخوشین درونی دبن هسا ويا بيشي ام جبير مكن علافن شيبون الدما بريتنا ايرواتس لمالا قشا هي دما يك بحروب روجانه بديو بابي خرب اختيار بيشتغل قلكي آلي كارا فنوك بري بمها هفدونا دي تنيا مكتوب جابرت شاندن دور بو تلفون ايرورو دنگو وينا صورت هي قارن هفدو بين افقلكي آلي كارا براستيد لينادم هذا وكسي دورا اختيارا ماي چه مرفابي چه دوستاب چه جيرانا دماو تيكلي خرد بن چو نهاتم سرب دهبه و افجي آلي كار دكن اف همي بزياراتي صالي جار كي دواهنك جيدات كوين دي بابي خود بينن دين ولا افجي آلي كارك و دما دريش خد بكن حر سيمها هنك دي ششمها هنك صالي جار كي افجي آلي كار بوارق ديو باب دبين النبتنين عاد تطمنن دليوان كفيجي لسر زاريوان ببينن قشن وصحة وعنوان او جي آلي كاريت بله ومثلا باريجي بلكي مثلا دراعيجي دارعيجي بلكي كالكي آلي كار نمزان هركس وكو من مجبوري هندية كو ديو باب خوي بكادمين لي مثلا كاك يوسف خوي كرن يعني شاف دي كرنا وان كاسين بعمل بالثمن للتفايا جهاني هيا الولاتين بيشكتي هطارادي كي باشا لي دي سانجي باركي جرانا لسر دولتي ام نزان حتى شرع دي الريفابريا خسر آليكالا دي في دا وچندي امكاني وانها بن كوچاوي وان لخلكيبا او خلكي بالثمن هالور معنا راستي خلكي قمانة امكارن بكن دبش بشك جي هي يعني هين السرخونة شيست حفتي صالي والسرخونة وصاري وانشونة براج واردشينن آلي كاريا دفري براستي معي يعني بشي بر تايبد وانسي صالي داوي آلي كاريا خلكي ما يجدر بأهلي خوردكن واري آبوريا بيجن مسلا برا ليد فرد ام بين وقدور مسنين جير بيجن جمع او مالي اختيارا بيو تشيب افايا وزحمت بجمار قلكي بر براستي اد دوا او نبوي چاند الجمع هي چاندا فدي وعيب وديو بابي خوافيد افايا تنا الدفري تنا بلكي ظروف تشيكن وكحرتشتي لانا هيجي او مثلا عيبي اديو بابي خوافيتي او عن خديناك بلكي بديلي انه زاريوان انه هنكا هنك حاله ولو هن جوار بقرن في الخدمه عامك لهرن المال تايبت يا حكومه وان خدي بك هدي منك يا وياستي وقلكي برفري زحمه نيقين امكانها لي جبليكو ببن مال تايبت كاسن كوبيرو كالن ديسان دا صلاه دار دكارن آلي كاريا دراوي بوان ربكن اگر نبنوان مالاجي حتى چندي ريفابريا خسر دكارا ويدا خوازي يعني وي آلي كاريا جي جواكر نفنته وي بخوازج بوان كسان بكن بكيسكا تايبت كو جمارا وان كسان بلندا حوجي آلي كارينا بلي موك مقود دبشن بشك سرخوي بشك اختيار ويقلكي وبلكي نحر كزاري وان برانيا خورتا وجوانا دركتن اللي نحر مال كسين واجدر وهن برابشين روشان خراب هي فدفرد او ريبري وقتا بخوازي بيشي دفي بجميري چل جمعية حالاتي نكارن خودي بكن آلي كاريا وان بك يا وقت كرم كر مثلا منظمات هيئات بلندي نام نتوي وخازه برز احمد تركا كو بيتر بلكي او كسي بتناخد مينه يعني يرو اختيار زلام وجند مينن الفيدا
دما هی زحمتتر یک جوان بتناخب مینه حالا وفاتی چه بج یا خوش دست دایکی جوان ایده پر زحمت یدکشینه لفر بلکی ام بيجن مالنجي نخور دكتني شوي قال لك شنو افروشي هي الجماعه هناك فقريان شو ديواري خو يعني دوس سي تشارج دربن يك جوان فقرياي شو ديواري خو جوان مقاتبه نحر تشتري انه والله حكومه بدي يا نحر تشتري انه زاريوان براج واربشين بلكي او هستيواني بالتنابوني او غمجينياك تيدي بيترحوا جدارن زاري خو ببين يام بوار بشي بێگومان برێز یوسف ئەحمەد جڤاکناس ژەعامودی بمەڕە بوو گەلکی سوپاس. سپاس کەکو. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. دوکێل و دومانج ئاسمانی خەرتومی ڕابوو دهی شەموێ دەماکو شەر و بەهافچۆن لە پایتەختی سوودانی هەر بەردەوام بوون خەڵکی خەرتومێ دیبێژن ئەگەرچی بڕیارە ئاگربەستی درێژ دبە لێ شەڕن گران بە چەکین سڤک و بە تۆپخانی ژی لە چەند ڕەخین باژار هاتنەکردن شەڕێ دەستهەڵاتێ یê دوو هەفتیان بوونە سەدەمی کوشتنە سەدان کەسان و دەربەدەر بوونە بە هەزاران خەڵکی باژاری خەرتومی پایتەخت لە گۆڕا سندیکا پزیشکان کوچاودێریە قوربان دکه هتا دوی شنبه 411 کس لخرطومی هاتن کشتن و پیتر جه 2000 جی بریندار بونا حکومت ولات بیانی بردوام ولاتین خو درد ایخن پشتی کوپرانیا وان دیپلمات و کارمندین خو وکیشاین کۆمەڵی کتێبخانەی ئەمریکی دەڵێتن ساڵی ڕابرد و ژمارەیەکی زیاد داواکاری هەبووە بۆ سانسۆرکردنی کتێبەکانی کتێبخانەی ئەمریکا کە نێزیکەی دوو بەرامبەری ئاستەکانی ساڵی ڕابردوو بووە. پەیامەری دەنگی ئەمریکا دەمانباتە شارۆچکەیەکی ویلایەتی تەکساس کە بیر لە داخستنی کتێبخانەکەی دەکاتن بۆ ڕێگریکردن لە بڕیارێکی دادگا کە فەرمانی گەڕانەوەی کتێبە قەدەغەکراوەکانی داوە. لە ناوەڕاستی ویلایەتی تەکساس دەسەڵاتدارانی ناوچەی گوندنشینی لانۆ بیر لە داخستنی کتێبخانەکە دەکەنەوە دوای ئەوەی دادوەرێکی فێدرالی بڕیاری یاسادانەرانی ناوخۆی هەڵوەشاندەوە بۆ قەدەغەکردنی ئەو کتێبانی لەلایەن هەندێک کەسەوە بە پۆرنۆگرافی دادەنرێن. دەمەوێت بزانم مێژووی ناسراو بە کێکێکێ بۆچی پۆرنۆگرافیە چۆن دەبێتە دژی ڕەگەزپەرستی ئایا ئەوە چۆن پۆرنۆگرافیە؟ نەخێوان نییە ئەمە پەیوەندی بە سندنەوەی مافەوە هەیە ئەمە وڵاتێکی کۆمۆنیست نییە ئەمە وڵاتێکی نازی نییە تۆ ناتوانیت مادەی خوێندنمان بۆ هەڵبژێریت ئەوە هی ئێمەیە. سوزێت بیکەر دەڵێت زۆرێک لەم کتێبانەی گروپەکە دەیەوێت قەدەغی بکات باز لە پرسەکانی هاوڕەگەزخوازان دەکەن و ئەوانەشی کە سپی پێست نین. کتێبخانەکە بەشێکی گرنگی کۆمەڵگەکەمانە ئەوان گوتیان شوێنێکی سەلامەتە بۆ منداڵان بەڵام بۆ منداڵان شوێنێکی سەلامەت نییە ئەمانە هەموو ئەو کتێبانن کە لە ئێستادا لەسەر ڕەفەکانی کتێبخانەی لانۆ هەن جا دەشێت تۆ کەسێکی هیترۆسەکشوەڵ یان هاوڕەگەزخواز بیت جا من لەوە تێدەگەم. ئێمێت مەکفەرسن دانیشتووی ناوچەی لانۆ پێی وایە کە دەبێت کتێبخانەکە دابخرێت. تاکە هۆکارێک کە من لەگەڵ ئەوەدام کتێبخانە دابخرێت ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە ئەو کتێبانە کە بە دڵنیاییەوە پۆرنۆگرافین بگوازرێنەوە بۆ بەشی تەمەن سەر و 18 ساڵان. شیرلی ڕۆبنسن بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمەڵی کتێبخانەکانی تەکساس دەڵێت لە کاتێکدا ئەو کتێبانە ڕەنگە بۆ هەندێک قوبوڵ کراونە بن بەڵام هاوکات پۆرنۆگرافی نین. بەڕێوبەرانی کتێبخانەکان واکارەکەیان بەجێ دەهێڵن چونکە ئەم مەترسیەی لەسەریانە سەبارەتە بە ئەگەری لێپێچینەوەی تاوانکاری یان هەراسانکردنیان لە ناو کۆمەڵگەکانیاندا. کۆمسیارانی ناوچەی لانۆ دەنگیان بۆ هەڵگرتنی داخستنی کتێبخانەکە لە کارنامەکەدادا ڕێگەشیان بە کتێبخانەکەدا بەکراوەیی بمێنێتەوە هاوکاتی ئەوەی ئەوان تانە لە فەرمانی فیدرالی دەدەن بۆ گەڕانەوەی کتێبەکان بۆ بەکارهێنان بۆ دیانە میچ
مایکل سمکو عزیز دەنگی ئەمریکا. بووکە لاستیکین مەزناهیا لاشی مرۆڤان و قوارەی لاشی مرۆڤان لە پێشانگەها زاڵن دەبن پیشاندان لە پیشانگەها ڕەنگا و ڕەنگینە زایکۆسریکۆ تەماشەوان خستن سەر پێیان ji بۆ دیارکردنا کەیف خۆشیاخە و هەروەساژی بقیڕا و سەمایێژی فستیڤالە وان لە ئیستۆکان بە مەزناهیا لاشی مرۆڤان دەگەل ژەنینە مۆزیکی دەست پێ کرد ئەف فستیڤالە دوانزدەمینە و ساڵێ دوو جاران لە مەکسیکۆ تێکردن ساڵێن بۆری 6,000 کەس لێ ئامادەبوون. تەوێ چەندێم تێن داویە بەرنامە کورد کۆنەکشن یا ئیرۆژی هاتە سبەهی دەگەینەیەک هەر شاد و بەختەوەر بن و خۆدا حافیز.